بەوەی جەنجاڵی و زۆری هاتوچۆی ئۆتۆمبیل و کارکردنی کارگا پیشەسازیەکان لە ماوەی ڕابردوودا ژینگە لە بەردەم مەترسیدا بوو. بەڵام بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناویڕای زیانە مادی و ئابوریەکانی بووەتە مایەی خاوێنبوونەوەی ژینگە و کەمکردنەوەی گوشاری مرۆڤ لەسەر سروشت و ژینگە. بەوتەی چالاکانی بواری ژینگە، زەوی و سروشت و هەوا و ژینگە لە پشودان و کە شۆوا پاکبوونەوەی زیاتر بەخۆوە دەبینێت. لەوەتی مرۆڤ هەیە بە هەموو جۆرەکان خیانەت لە سروشتەکە، غەدر لە سروشتەکە. تەنانەت مەسەلەن بەهارە تۆ تەسەور کە هەموو ئەو گژوگیا و درەختانە هەمووان بە ئیسراحەت سەوزە بن و گوڵی خۆیانەکەن و ژیانی خۆیانەکەن لەبەرەوەی کە مرۆڤەکان ناچنە ناوی. یعنی کاریگەری فعلی هەیە لەعنی لایەکەوە خۆشحاڵم کە لە ڕاستیدا سروشت ئەوەندە ئێستا ئازادی خۆی وەرگرتووە. هیچ گیایەک لە ژێر پێی ئێمەیان نییە، هیچ ڕۆکێک، هیچ درەختێک، هیچ گوڵێک ناکەوتە ژێر پێی ئێمە لە ئێستادا. ئەمە خۆشحاڵی بە ئێمە گەینە ئێمەی ژینگە دۆست کە ئەکرێ هەموو مرۆڤێک ژینگە پارێز و ژینگە دۆست بێ. بەڵام لایەکەوە ئینشاءڵڵا ئەم بەڵایەش لە کۆڵی مرۆڤایەتێ بێتەوە. یعنی بەیانیان ئێستا کە لە خەوەڵەسی هەستەکەی کە هەوا کەمێک پاکترە لە جاران لەبەرەوە دووکەڵ و تەپوتۆزێکی کەمتر ئەچێتە ناو هەوا بە ڕێژەیەکی باش، ژینگە کەمتر پیس هەبێ بە حکومی ئەوەی کە هاوڵاتیان دەستیان ناگا بە شوێنە گشتیەکان و سەیرانگاکان نابنە هۆی پیسکردنی ژینگە یاخود پلاستیکێکی کەمتر بەکارەهێنرێ کە ئەمە هەمویان کاریگەریان لەسەر پاراستنی ژینگا بێ. بەرپرسی ڕێکخراوێکی بواری ژینگەیش پێی وایە ژینگە و ئاوەوای گیان خاوێن بۆتەوە، ئەویش بۆوی ڕاوەستانی جوڵەی ئۆتۆمبیل و داخرانی کارگەکان. خۆشبەختانە دوای پابەندبوونی هاوڵاتیان بە ڕێنمایەکانی هەم وەزارەتی ناوخۆ هەم تەندروستی ئەو جوڵانە کەم بۆ بەتایبەتی لە ڕووی ئۆتۆمبیلەوە لای خۆمان کەمتر کارگەوانی تایە. بۆیە هەستمان کردووە کە هەوای هەرێمی کوردستان لە چاو ڕۆژانی ڕابردوو یاخود لە پێش سەرهەڵدانی کۆرۆناوە گۆڕانکاریکی بەسەر هاتووە. بەڵام یەک شتێکی ترەوەی کە نیگەرانی لایەمە دروست کردەوەیە کە بەداخەوێستا لە شوێنە گشتەکان تەنانەت ماڵیشەوە خەڵکی زیاتر پەنا بۆ مادە پلاستیکەکانە بە کە ئەمە مەترسێکی تری دروست کردووە لەسەر ژینگە. بینیومانە لە زۆربەی شوێنەکان ماسک و دەستکوێش و مادە پلاستیکەکان فڕێدراوە و مێدەوانی چۆن لە ڕووی پاکڕاگرتنی هەواوە ژینگە بەرەو پێشچوونی باشی بەخۆ بینیوە. هاوڵاتیانیش هەست بە بەرپرسیارەتی بکەن لە ڕووەکانی ترەوە زیان بە ژینگەی هەرێمی کوردستان نەگەیەن. بەپێی ئامارەکان لە هەرێمی کوردستان 1,100,000 ئۆتۆمبیل هەیە کە ئەم ئۆتۆمبیلانە ڕۆژانە نزیکەی 8 ملیۆن لیتر بەنزین بەکاردێنن. بەڵام بۆی قەدەغە یاتوچۆ لە ئێستادا ژینگە پاک بۆتەوە و داخستنی کارگەکان و ڕێگەگرتن لە سەیران و گەشتی هاوڵاتیان سەیرانگاکانی بەخاوێنی هێشتوتەوە و کەشوەوا و ژینگەی پاک کردوتەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.